سڵاو دیاردی ئەم جارەمان بێنازی ئەم سەگانەیە لە وڵاتی ئێمە بە بەراوردکردن لەگەڵ وڵاتانی دەرە و دراوسێمان. من ئەمێ دەستپێکی بەرنامەکەم و پێشەکی بەرنامەکەم لە ناو خۆیان هەبێت لەم بۆ گەناواژە. ئێستا چمە نایەوە گەر هاوکارم لەگەڵ مابێت خواردنیشمان پێ بۆیان هیوادارم ڕانەکەن لە دەستمان. ئەگەر حەزرەتی سلێمان ڕۆحەکەی بێتە ئێرە و شەکوای ئەم سەگانە بگێنێ بە داوەرێکی هاوسەنگ ڕەنگە گەورەتر لەم شوێنە دادگایەکی بوێ و تاوانبارەکان گەورەتر لەم شوێنە بەندیخانەیان بوێ. کاتێک کە ئیعلانیان بەرنامەیە بکەن کۆمەڵی خەڵک بۆی نووسیمێکێک لەوانەی کە زۆر قسە ئەکرا لەسەر ئەوەی کە بۆچی گوزەرانی سەگ لەم وڵاتە وایە ئەوە بوو ئەیانوت کە پیاوانی ئاینی ئیسلام هەمیشە سەگیان بە گڵاو ناو بردووە، هەمیشە سەگ جان بە ناوێک ناو بردووە کە سەگ لە هەر ماڵێکە هەبێ و لە هەر شوێنێکە هەبێت مەلایکەت و ناکاتەوە ماڵە. بەشێکی خەڵک پێی وایە ئەمە هۆکاری ئەوەیە کە گوزەرانی سەگ لە وڵاتە ئاوا هەیە. پێم خۆشە هاوڕێتیەک دروستکەین بەڵام بەداخەوە کێشەکە عکس بۆ تۆسا ئەوان لە ئێمە هاترسن. وەرە 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 بەرحاڵ هیچمان بۆ نەکرا لە مەزیاترەوە تا چۆڵیان کرد چەندانەیەکیان لە دوورەوە ماون. من ئاینەکەکەم داکەن و ئەچینە ناو تەلبەنەکەەوە لەگەڵ میوانەکان و باسی ئەم دیاردەیەکەین و هیوادارم بتوانین چارەسەرێکی بچووکی ئەم دیاردەیە. دووبارە سڵاو مامۆساجان بەخێر بن بە پێشەکەمان و بینیتان دکتۆر بەشیر خەلیل حەداد مامۆسای زانکۆ و وتاربێژ بەخێر بیت، پرۆفیسۆری یاریدەدەر و مامۆسای زانکۆ و وتەبێژی ڕێکخراوی پاکۆ ئاڤێستا کەمال مەحموود جەنابی شێ بەخێربی خانم، قایمقامی هەولێریش کاک نەبەس عەبدولحەمید تۆش بەخێربی. با مامۆسا لە تۆوە دەست پێ بکەم چونکە بەشێکی زۆری ئەو گوزەرانەی کە بەگشتی ئێمە باسی ئاژەڵمان کردووە کە لە کوردستانە بەداخەوە ڕێزی لێ ناگیرێ. مەسەلەن چۆلەکەیە کە بینی لە وڵاتێکی تر هەمان چۆلەکەی ئەم وڵاتەیە بێتە سەر مێزەکە و شتێ لەگەڵاخوا بەڵام لێرە ڕاکا لە دەستێ، بەڵام ئێمە تەرکیزەکەمان زیاتر لەسەر سەگە لەم وڵاتە. بەشێکی زۆر خەڵک پێی وایە هۆکاریەوەی کە ڕێزی مافی سەگ ناگیرێ لەم وڵاتە وتارەکانی ئێوەمانانە کە هەمیشە سەگ بە گڵاو ناوە بن. ڕاستە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک دەروون بۆ ئەم بەرنامە و بۆ ئەم بابەتە. دەبێ ئەوە بزانین کە ئاینەکان بە شێوەیەکی گشتی و تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام سۆز و ڕەحمەتە بۆ هەموو بوونەوەر نەک تەنها بۆ مرۆڤ. ئەو پەیامەی ئیسلام کە لەو ئاەتی بە دەردەکەی خوای گەورە کە دەفەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، کەواتە ئیسلام و هەموو ئەحکامی ئیسلام پرەنسیپەکان ئیسلام ڕەحمەتە بۆ عالەمین. عالەمینیش لە مرۆڤ گەورەترە، واتە مرۆڤ و باڵندە و ژینگە و زەوی و ئاسمانەکان و هەروەها ئاژەڵیشی تایە. بۆیە ڕەحمەت یان سۆز یان دابینکردنی مافی ئاژەڵ بەشێکە لە پرەنسیپەکانی ئیسلام. ئەمە ڕاست نییە بە شێوەیەکی مطلق بڵین ئەمە مەثەن لەبەرەوەی گڵاوە لەبەرەوەی ڕێزی ناگیرێ نا، بە تایبەتی کە بابەتمان لەسەر سەگە ئەمڕۆ سەگ هەموو ئەو سەگانە با بڵین ڕەفزکراونی لە ئیسلامدا. سەگی معەلەممان هەیە، کەلبی معەلەم. سەگی معەلەماتە فێرکراوە، ئەوەی کە لە ڕاو بەکاردێ ینی فێر دەکرێت چۆن نێچیر بگرێت چۆن ڕاو بکە، ئەمە مەدەح کراوە لە قورئاندا، یعنی مە جیاوازی لەگەڵ سەگێکی دیکە.
ئەو سەگەی کەوا پاسەوانی خاوەنەکەی دەکات پاسەوانی مەڕووماڵات دەکات ئەمانە بەڕاستی ڕێزیان هەیەوە تایبەتن ئەمانە بۆیە ئەمە حسابی ئەمانە لەگەڵ حسابی ئەو سەگە نییە کە دڕندەیە و دڕە و سلوک و ڕەوشتێکی توندوتیژی هەیە ئەزەتی کۆمەڵگا دەدا ئەوەی ئەزەتی کۆمەلگادە نەک بە سەگ بی مرۆڤ بێ هەرچ بێ کە ئەزیەتی بوو بۆ کۆمەلگا توندوتیژی بەکارێنێت دەبێت ئەم توندوتیژە مەنع بکرێت و چارەسەر بکرێت بۆیە سەگیش ئەگەر هاتوو گەیشتە حاڵەتی توندوتیژی بەکارهێنان لەگەڵ مرۆڤ لەگەڵ خەڵکی دیکە زیانی بە تەندروستی زیانی بە یاسای گشتی شاریان کۆمەلگەگەیان ئەو کاتە مامەڵات دەکرێت باشە ئاوێساخان چارەسەر لە وڵاتات چییە بۆ سەگانەی کە بۆ سەجی بەرەڵا با بڵین بۆ سەگانەی کە حسب قسەی مامۆسا و حسب قسەی بەشێک لە خەڵکە زیان بەخشە چارەسەر ئەوەیە کە گۆشتی زەهراوی بیرێتێ و گۆشتی بە دەرزیەوە بیرێتێ و بەفیشە دوای کەون و چارەسەرمێ سپاس بۆ بەڕێستان و بۆم بەرنمەیە لە ڕاستیە ئەوەی کە گرفتدارە لەم وڵاتەیە نەک تەنها سەگەکان هەموو ئاژەڵەکانی تریشن بەڵام بە دەرجەی یەکەم سەگەکان لە ژێر کاریگەریەکی خراپی کۆمەڵایەتیان کە ڕەنگە ئەو لایەنە کللتوری کۆمەڵایەتیش زۆر ڕەهەندی هەبێ یەکێک لەوانە ئاینەیەکێک لەوانە مەسلەی نەتەوایەتی بوونە لەوەی کە خەڵکی مافی زەوت کراوە لە برەوە ئاور لە بوونەوەرێکی ترنایەتەوە کە لە خۆی کەمترێکە بەڵام چارەسەر ئەوە نییە کە بیانکەینە سەر جادەکان و کۆی کە جەنابەت پیشانە دادیا خودت چارەسەرەکەی تر هەڵبژێنی کە ئەوانیش کوشتنیانە من ئەو قسێ لە بەڕێز دکتۆر مشیرۆ هەڵە گرمەوانێکە ئەڵێ ئەو سەگانە کە جیاوازن لەوەی کە سەگێکی ترکە بۆ ڕاو و بۆ ئەو شتانە بەکارهێنراوەکەەوە دقی حەدیث و ئاەتی لەسرە لە حقەتا ئەو سەگانش کە لەسەر جادن ئەوانیش جارێکتر ڕائهێنرێنەوە ینی چۆنەڵی وشەکە بەعربی مەیوسی پێوتریانی تۆ ناتوانانی مەیوس بیلیان لە بەرەوە ئەتوانی ڕایان بینیتەوە ئەم حاڵەتە چۆنی ڕۆیا لە ڕێگەی ئەوە کە شەڵتەریان بۆ بکرێتەوە کاتێک کە شەڵتەرە کریتەوانێ ئەو ئاژەڵانە با بڵین سەگەکان ئەهێنرێن ئەخرێنە ئەو شەڵتەران و ئەنج لەنا ئەو سەگانەتیانە هەیە کە نەخۆشە هەنێکیان هەیە کە بڵین ئازاری پێگەێنراوە لە برەوە جۆرێک لە دڕندەی و شڕەنگێزیتیا دروست بووە هەنێکیان لە برسایە کە ئەوێت ئەو حاڵەکە هەنێکیان لە ترسی مرۆڤ ئەوێت کە جۆرێک لەو جۆرانە مامەڵە بکە لە برەوە هەموو ئەمانە تۆ لەناو ئەم شەڵتەریا چارەسەری ئەەکەیت چارەسەرێکی خزمەتگوزاری فریاکەوتنی خێرای بۆ ئۆکیجارە لەو نەخۆشی و ئەو ئازاری کە لەسەرێتی کە بەکرێتەوە تۆ پێ دوایە شەڵتەر بۆ سەگ لە وڵاتە یەکێک لە چارەسەر ئەوە یەکێک لە ئیشەکانی ڕێکخراوەکانی ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی پاکۆ کە هەوڵ ئەین شەڵتەرێک بکەینەوە بۆ پشیلەکان و بۆ ئەو سەگانی کە بەو شێوەیە ئەکرێنە سەر جادەکان و ژیانێکی زۆر خراپە باشە جەنابی فەرموو باسی ئەوەت کرد کە چۆن لە ڕێگەی حەبەوە ئەم چارەسەری ئەو کەن ئەو گۆشتێکە بۆی فڕێرێ لە ڕاستیە پێویستە ئێمە لەم بەرنامەیە باسی مردنی بە سۆزانە بکەین ینی ئەو جۆرەی تری سەگ کە بەڕاستی کەیتر تۆ ناتوانانی هیچی لەگەڵا بکەیت یان نەخۆشیێکی بە وایەتی کە ناتوانین چارەسەریکەی یا تێچوونی زیاترەکە یا مەترسیەخە لەم حاڵتا کوشتنی بە سۆزانە هەیە بەڵام ئەوە نییە کە بە فیشەکێک پۆلیسێک دوای بکەوێت و ڕنگ تەفازیل تۆزێکتر باسیکن وردەکاریەکانی باشە جەنابی قایمخام هەڵبەتە قسەیتیانە هەم لە ڕووی سەحیەوە هەم لە ڕووی ژینگەیەوە ژماری ئەو سەگانە زۆر بوون ئێستا هەم لە شارەکانی کوردستانە هەن لەنی ڕاستە ئەبێ قەڵاچۆ بکرێنە بێ بە سیستەمێک ڕێ بخرێن ئایا ئەو قەڵاچۆکردن و ئەو سیستەمەی کە ئێوە هەتانە بۆ ڕێکخستنی سەجی بەرەڵا لەم وڵاتە چییە؟ بڵێ ئەو سیستەمەی کە سەجی بەرەڵای پێ چارەسەر دەکرێت خودت پێی بڕ دەکرێت لە ناو کۆمەلگا نایهێڵن کە لەلایەن شارەوانیەکانەوە ئەنجام دەدرێتن سیستەمەکی سەرەتاییە لەبەر ئەوەی کوشتنە ئەمە لە ماوەی ڕابردووش با بڵێن لە چەند مانگ یاخود لەو ساڵانەی ڕابردوو هەروەها سیستەمێکی تر پەیڕەوکرا ئەویش کۆکردنەوەیان و بردنیان بۆ شوێنێکی دوور و چۆل ئەو حاڵەتانەش ڕوویدایە لەو شوێنانەی کە مەترسی نەبووە کە ئەو سکاڵا و گلەی و گازاندانەی لەسەر نەبووە لەبەر ئەوەی ئەمە ڕۆژانە یەک لە کێشەکان کە ڕوبەڕوومان دەبتەوە کە لەلایەن هاوڵاتیانەوە ئاگدار دەکرینەوە کە بوونی کۆمەڵێک سەجی بەرەڵا لە چەند گەڕەچێک کە ئەوەش دەبتە هۆی مەترسی لەسەر تەندروستی ئەو هاوڵاتیانە لەسەر ژیانی هاوڵاتی بە تایبەت منداڵ کە دەچن بۆ قوتابخانە و دەگەڕێنەوە بۆیە حالت وا هەبووە ئەو سەگانە کوژراینە لەبەر ئەوەی تۆ مەجبور بووی کە بەو شێوەیە لە ناویان بەڵام ئێوە مەسەلەن بیرتان لە هەندێک میکانیزم نەکردوتەوە مەسەلەن بۆ نمونە ئێستا بە زۆر باسی وڵاتە پێشکەوتەکان نەکەین بەڵام بەسەلەن وڵاتی چۆکو ئێران کە سێمانە دێنە سەر ئەوەش وڵاتی چۆکو ئێران مەسەلەن سیستەمێکیان هەیە ئەم سەگانە پێما بێنە زۆرچانەکەن
لە ڕێی حەپ و سەگە بەرەڵایانە زۆر چانەکەیتر ئۆتۆماتیکیان تەمەنێکی خۆی بەسرە با و زاوزێ ناکە. بەس ئەوەی قسەیە لەسەر ئێوە ئەوەیە کە ئەتوانم بڵێم زۆر بە بێڕەحمانە ئەم سەگانە ئەکوژدێن. ئەمە یەک دووهەم ینی بۆکو دیاردەیەکی تەواوی ئێوە سەیریەکەن لە کاتێک ئەمە دیاردەیەکە ستێپ بای ستێپ دروستە بێ و فراوانە بێ. مەسەلەن خۆ ئەگەر چوار هاوڵاتی تەلەفۆنە کاڵێ سەگ لە کۆڵانەکەی ئێمە هەیە ئێوە ڕەنگە خەڵکی مختەسی بۆ بنێ نازام لە ڕێی چێوەیە ئەچن ئەیان کوژن یا شتێکی لێکن. بەڵام ئایا قەت دانیشتون ئێوە لە سەری کە بەجددی لەسەر ئەم بابەتە زۆر باس کراوە لەگەڵ هەموو لایەنەکان بە تایبەت لەگەڵ لایەنی باڵین شارەوانی لەگەڵ ڤێتەرنەری لایەنەت نەتیجەکان نەتیجە ئەوە بۆ وەکو باس کرا پێویستە وەکو هەموو وڵاتە پێشکەوتەکان جێگایەک دابین بکرێ بۆ حەوانەوەی ئەو سەگانە و نانیان بدرێتێ بەڵام لە نەفسی کات نەزۆک بکرێن بۆ ئەوەی ژمارەیان لەو شلتەرەی کە لێ کۆ دەکرێنەوە لەوێش زیاد نکاتن ئەوش هەرکەکەیان قورستر دەبی بارەکەیان قورستر دەبی ئەوەش پێویستی بە بودجەیەکی تایبەتە. هەڵبەتە قەیرانی داراییش کە ماوەی 3-4 ساڵە ڕووی لە کوردستان کردووە تەسیری خۆی هەبووە لەبەر ئەوەی کە نەتوانراوە ئەو هەنگاوە بنرێتن نەتوانراوە کە شوێنێک دابین بکرێت ئەوەی تاکو ئێستا پەیڕەو دەکرێتن ئەو سیستەمە سەرەتاییەیە کە یان کوشتنی یاخود دوورخستنەوە ئێستا هەموو شار و شارۆچکەکان زیاد بووینە گەورە بووینە هەر شوێنێک ئەو سەگە یاخود دەگەڕێتەوە یاخود لەوێش خەڵک تێیدا دەژیتن مەترسی دەبی بۆ ژیانی ئەوانیش. بەڵام چارەسەری تەندروست و پێویست ئەوەیە کە شوێنێک چ لەلایەن حکوومەت بیتن چ لەلایەن ڕێکخراوەکان بن کە با بڵین هەمیت بەو بابەتە دەدەن بۆ ڕێکخراوەکانی ئاژەڵ پارێزی ئەوەش بەڵام لە پارێزگای هەولێر تاکو ئێستا سنووری شاری هەولێر هیچ ڕێکخراو ڕوو نەهاتووەکە کە بە هەماهەنگی بە هاوکاری ئێمە کارێکی وا بکات. ئاوێستاخان ڕێکخراو لە شاری هەولێرانیە لەبارەی بە تەکیدی هەیە ڕێکخراوەکان ئێمە پەیوەندیمان هەیە بەیەکەوە بۆ نمونە ڕێکخراوی پاوی کوردستان ئەوان بەردەوام لە ئینتەرنێتەوە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە ڕێکخراوی سافۆ ئەوانیش عینەن شەد پاکۆوەکو ئێمە پەیوەندیمان بەجوتان لێ گیری ئاوێستاخان وەڵاهی وەکو یان بە کوردیەکەی ینی تۆزێک ڕەنگە هەندێک بچنان دەستگای حکومی و تۆزێک بەچوی هەستەکەم ئەوە زوو بێ بۆی بڵین حکوومەت دەستی ناوە بە ڕوومانەوە چونکە بە جۆرێک لە جۆرەکان ینی ئێمە هێشتا لە سەرتامانەوەی کە ئەم ئیشانە بەجددی گرتومانە و دەستمان پێ کردووە ئەوەی کە کردومانە زیاتر ماڵەکانی خۆمانیا باخەکانی هاوڕەکانمانە کە ئەو سەگانی کە بەو شێوەیە ئەیان بینی ئەیان بین لەوێدایان ئەنین ئەوەی کە بەڕێزیان باسییان کرد لەوەی کە سەگێک دوور بخرێتەوە لە شوێنێکتر بەڕەڵاکرێ سەگ عادەتێکی هەیە ئەتوانێت بۆ ماوەیەکی زۆر بڕوات لەبەرەوە ڕەنگە بگەڕێتە ئەو شوێنە ڕەنگە بچێت بۆ شوێن ڕەنگ سەگ هەبێت لە ئێرانەوە بێ بۆ ئێرە هەنێکی تریان هەیە لە کەلار و گەرمیانەوە ئەچێتە بۆ نمونە سلێمانی لەبەرەوە ئەمە چارەسەر نییە چونکە ئەو نەخۆشیێشی ئەگەر کە هەڵی ئەگرێ و ئێمە لی ئەترسین احتیمالی هەیە بۆ ئەو چەند شوێنەش لەگەڵ خۆیان بیگوێزێتەوە. ڕاستە با پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە با سەری چۆ پاکێجە گشتیە بکەین دوایەوە مامۆسا تۆزێک قسە باسی زیاتر. مرۆڤ تەنیا بوونەوەرێک نییە لە سەرگۆی زەوی بژێت و مافی ڕەهای بەسەر هەموو شتەکاندا هەبێت بەڵکو ئاژەڵ و باڵندەکانیش وەکو مرۆڤ مافی ژیانیان هەیە بەپێی سروشتی خۆیان شان بە شانی مرۆڤەکان دەژین و بەشێکن لە سۆری ژیان و بوونی ئاژەڵ و باڵندەکان ژێدەری جوانی ژیانن لە مێژووی مرۆڤایەتیدا ئاژەڵ وەکو هاوڕێ و هاوکار لەگەڵ مرۆڤدا ژیاوە چەندە مرۆڤ حەزی لە ئاژەڵ و باڵندە بووە و ئەوانیش بە هەمان شێوە هۆگری مرۆڤ بوونە ئەمڕۆ لە جیهانی شارستانیدا بەخێوکردن و پێدانی ماف بە ئاژەڵ بۆتە بەشێک لە کولتور و هەستی مرۆڤ دۆستی بەر لە هەستی ئاژەڵ دۆستی بە تایبەتی بەخێوکردنی سەگ و پشیلە ئەمڕۆ لە زۆر وڵاتدا بوونەتە بەشێک لە ئەندامی خێزان مرۆڤەکان لە دێر زەمانەوە ئاژەڵەکانیان ماڵی کردووە و کەڵکیان لێوەرگرتووە کەم تا زۆر کۆمەلگای کوردیش بێبەش نەبووە لە بەخێوکردن و کەڵک وەرگردن لە ئاژەڵان بەڵام بەهۆی فراوانی بوونی شار و دوورکەوتنەوە لە سروشتی کۆمەلگای کوردەواری لە گرنگیدان و بەخێوکردنی ئاژەڵان دوورکەوتونەتەوە بەڵام ماوەی چەند ساڵێکە بەخێوکردنی ئاژەڵی ماڵی خەریکە دەبێتە کولتور زۆرێک لە ماڵان سەگ یان پشیلە یاخود پەلەوەڕ بۆ جوانی ماڵەکانیان دادنێن بەڵام ئەمە نەبووەتە هۆی ئەوەی ژیان و سەگ و پشیلەی سەر شەقامەکان
گۆڕانکاری بەسەردا بێت. لە هەرێمی کوردستان ژمارێکی زۆری سەگ و پشیلە هەن کە لەسەر شەقامەکان بەڕەڵا بوونە و بێلانە و بەرگەی سەرما و گەرما دەگرن. جگە لە بێلانەی زۆرجار لەلایەن منداڵ و گەورەکان ئازار دەدرێن. ساڵانە لایەن تیمەکانی ڤێتەرنەری و خەڵکەوە نزیکەی 4,000 ئاژەڵی بەڕەڵا لە کوردستان لە نێو دەبرێن. ئەمەش پێچەوانەی وڵاتانی خۆر ئاوایە. بۆ نمونە لە وڵاتانی بەریتانیا و ئەمریکا ئەگەر کەسێک هۆکار بێت بۆ کوشتن و خراپ مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵان ئەوە دەبێت ساڵێک زیاتر زیندان بکرێت. دەستخۆش. یەک پرسیار و یەک جواب. تا ئێستا کەس عقوبەیراوە لەسەر مامەڵەی خراپ لەگەڵ ئاژەڵا بەگشتی؟ یعنی کەس سزای یاساییراوە لەسەر خراپ جوڵانەوەی لەگەڵ ئاژەڵایە کەس سزا نەدراوە لەبەر ئەوەی ئەو ئاژەڵانە وەکو دەبینی ڕۆژانە ئازار دەدرێن لە بەتایبەت لەلایەن منداڵ و هەرزەکارانەوە تیمەکانی شارەوانیش ئەگەر پێویست کرابیتنەوەوان باشە ئاوێستاخان سکاڵاتان لەسەر کەس تۆمار کردووە لەسەرەوەی خراپ مامەڵی لەگەڵ ئاژەڵا کردوێ بە تایبەت سەگ؟ تا ئێستا ئەومان نەکردو، بەڵام کاتێک کە زانی بێتمان کەسێک خراپە بە تایبەتی ئەو ئاژەڵانی خۆمان ئەیانین بە خەڵک لیان وەرەگرین. باشە مامۆسا هەڵبەتە ڕوونە چیرۆکی پیاوانی ئەشکەوت و ئەسحاب الکهف کە سەگەکە لەگەڵ یان ناچێتە بەهەشتەوە و خەڵکی ئێساش بەڕاستی پرسیاری ینی وەڵامی بەڵێو نەخێری ئەوێ. یعنی خەڵک تێناگا بەشێک لە مامۆسایانی ئاینیەڵێن حرامە، بەشێگەڵەن حەڵاڵە، بەشێگەڵەن گڵاوە، بەشێگەڵەن گڵاو نییە. ئێستا بۆ بە دیاردا خەڵک حەزەکە ڕایگرێ، خەڵک حەزەکە سەجی هەبێ سەیری وڵاتانی خۆرئاواکە. ڕاگررتنی سەگ یا ئەو ڕێکخراوەی بەڕێزیان شەرعیە یا ناشەرعیە؟ ڕێکخراوەکە 100% شەرعیە. ئەم ڕێکخراوەکە داوای مافی ئاژەڵ دەکا و ئاژەڵ دەپارێزێ لەوەی کە ئەزێر بدرێ لە 100% شەرعیە و ئێمە دەستخۆشیشان لێ دەکەین و خۆزگە چەندین ڕێکخراوی ئاوە لە شارەکان هەبوو. باش ئەی ڕاگررتنی سەگ تا چەند جایزە و جارێ باوەڕ بۆ بڵێم لە ئیسلامدا فەرمودەمان هەیە کە لەبەر ئەوەی ئافرەتێک ئەزێتی پشیلەیەکی داوە برسی کردووە بەندی کردووە نەهێشە بۆ خۆی بچی خواردن بەخواوانە پشیلەکە لێ مردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەم ئافرەتە دەچێتە ئاگری دۆزەخەوە لەبەر ئەم پشیلی ئەزێت داوە. لە بەرامبەریشدا ئافرەتێک خزمەتی بە سەگێک کردووە سەگێکی تینووی بینیوە دابەزیوەتەوە ناو بیرێک ئافرەتەکە بۆ خۆی لە ناو پێڵاوەکانیدا ئاوی دەرهێناوە بەدەمی خۆی داوەتە سەگەکە ئافرەتەکە بەتکاریش بووە ینی کاری خراپەی کردووە ئەینجا لەبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆشەوی دەباتە بەهەشتەوە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی چاکەی بۆ ئەم ئاژەڵە کردووە. کەواتە تەماشا کە چاکەکردن بۆ ئاژەڵ یان خراپبوون لەگەڵ ئاژەڵ چەندە گەورەیە و بەرامبەر بچیە. ئەومان لەبیر نەچێت پێوی زۆر نەگەر ئەومان لەبیر نەچێت کە لە مێژووی ئیسلامدا شێلتەر هەبووە. شێلتەر بەس نەک بە ناوی شێلتەر هەبووە، ئەموالی وەقفی هەبووە، وەقفی تایبەت هەبووە بە بەخێوکردن و خزمەتکردنی ئەم ئاژەڵانەی کەوا بێخاوەنن، ئاژەڵی برسی، ئاژەڵی بریندار، ئاژەڵی نەخۆش ئەمانە خزمەت دەکران لە شوێنانەوە پاریان لە بۆ تەرخان دەکرا خواردنیان دەدرایە. هەموو ئەمانە دەکرا و هەیە کەواتە لە سیستەمی ئیسلامیدا لە دەوڵەتی ئیسلامیدا ئەمانە پێویستە هەبێ. ئەمڕۆ بۆیە پێویستە داوا لە حکوومەت بکەین کەوا شەڵتەری هەبێ، بەڵام ئایا بارودۆخی وڵات ئێستا شتی گرنگتر لە پێشەوە نییە؟ بۆیە من لێرەدا داوا لە ڕێکخراوەکان دەکەم لە ڕێگای دیکۆر ئاوێستاوە کە ئەگەر بێت و ئەم ڕێکخراوانە تەنسیقە دروستکەن لەگەڵ مامۆستایانی ئاینی دەتوانن بە ناوی ئاینەوە داوای یارمەتی لە خەڵک بکەن، داوای ئەموالی وەقفی بجوان کەسێک شتێک وەقف دەکات بۆ مزگەوت کاکە شتێک وەقف دەکەن بۆ خەرچەبەرکردنی ئاژەڵەکان ئەمانە بەس وەڵامەکەی منت نایەوە کەم تا زۆر خەڵک قسەیەکەیە کە ئەلاساس ئەگەر ماڵێک سەجی تیا بێ ئەگەر شوێنێک سەجی تیا بێ مەلایکەت ڕووی تێناکە ئەمە تا چەند هەندێک باڵندە و ئاژەڵی ماڵی هەیە ئەمانە ئەتیادینە ماڵینەوە لەگەڵ ئینسان دەژێ، بەڵام سەگ و بەراز لەبەر ئەوەی کە هەندێک نەخۆشی بڵاو دەکەنەوە لەبەر نەخۆشیەکان ئەگەر بۆ ضرورەت نەبێوکە گوتم بۆ پاسەوانی و بۆ پاسوانی مەڕوو مەڵات و ئەمانە یان بۆ ڕاو ئەگەر ئەمانە دەبێ ناکرێت لە ماڵەوە ڕان بگرێت ئەگەر بۆ ئەمانە ڕارگرتن دەبێت لە دەرەوەی یعنی ماڵی خۆربێنێتە ناو ماڵ و قاپ و قاجاغ و باشە. هەڵبەتە دکتۆر مستەفا پزیشکی ڤێتەرنەریم لەگەڵای هەمان پرسیاری سەحی ئەوی لە جەنابتم کرد لە ویشیەکە. دکتۆر مستەفا سڵاوە لێبێ پرسیارێکم هەیە، پرسیارەکە شمەوەی هەڵبەتە بەرنامەکە بینی، پرسیارەکەمەوەیە کە ئایا
ڕاگررتنی سەگ یان سەگ لە ڕووی سەحیەوە چ زیانێکیە یا ئایا زیانی هەیە بە جیاوازی لەگەڵ ئاژەڵێکی ترە؟ لە کاتی ئێستادا ئەم سەگانەکە مەوجودن لە وڵاتی خۆمان دوو جۆرە سەگ هەنا سەگەکی بەڕەڵا هەیە کە لە جادە و ئەوکاندایە لە سەگەش لەولاو ماڵان بەخێو دەکرێتن وەکو یەکەشی لە ئەفرادی عائیلە ئەم سەگانە لەو پێشکەوتەوە کە لەو ژیانەدایە هەموو دەرمان و ڤاکسینات پێویست هەن کە دەتانین ئەو سەگانە هەر سەگی بەڕەڵە یان سەگی ماڵی کۆنتترۆلی نەخۆشیەکان بکەن و هیچ گرفتەشی تەندروستی بۆ مرۆڤەکان نابێت. دەستخۆش. مامۆسا من هەر لە ئەسنای ریسێرچکردنم بۆ ئەم بەرنمەیە ئەنی ئەرچێکی تری شێسا قسەکانی جەنابە زۆر وازەح بوو و زۆر ڕوونیش بوو بۆ خەڵک هەم لە ڕووی دینیۆم لە ڕووی سەحیۆ ڕوونە کردەوە هەڵبەتە نەکەرسەکەر حیوانێکی تریش ئەگەر نەخۆش بێیان پیسوپۆخەڵ بێت زیانی هەیە بۆ مرۆڤ. یەکێک لەو مەلایانی کە لە یوتیوب سەیرم کرد مەسەرەن پێم وابێ مەلایەکی عەرەبە بەڵام وازەح نییە خەڵکی شوێ شێخ شەهید ئەیتابیە یعنی زۆر بەڕقی ئەڵێ کوشتنی سەگ و پشیلە هەڵاڵە ینی پێم خۆشە بیبینی تو تۆش کۆمنتێک بی لەسەر هاوشێوەی ئەو مەلایەنش کە لە کوردستانە خیتابی وایە زۆرێک لە برایان دەپرسن لەبارەی ئەوەی ئایا سزای کوشتنی پشیلە یاخود کوشتنی سەگ یا کوشتنی ئەو ئاژەڵانەی زیان بەخشن یا ئەو ئاژەڵانەی کە زۆر زیان بەخشن سزای کوشتنیان چییە؟ ئەگەر بڵێن بۆ نمونە ئاژەڵی ماڵی یاخود ئاژەڵی چێوی دڕندا زیان بەخش زۆر یاخود ئەگەر لەو شوێنی کە ئاژەڵی چێوی لێتی کوشتنیان حەلاڵە کوشتنیان حەلاڵە بەبێ کێشە لەسەر تەشتێک بدەی وەکو فیدیا نەخێر هیچت لەسەر نییە. مامۆسا چیت هەیە بۆ صلى الله عليه وسلم دفرمي لولا أن الكلاب أمة من الأمم يعني أمثالكم لأمرت بقتلها. أجل صاغ كان وكو خلشي ديك وكو باقي مخلوقات خوي جورا أمة نبنو يعني بوخوان لو كان بيكاتيان هي بيكاتج كومرايتيان هي أجل أوانبان من أمر ذكر بيكوجن كواتا نهي مطلق كراوة لكشتني صق تنها بيغمبر صلى الله عليه وسلم لفرموديك دا أمري داوة بكشتني الكلب العقور كلبي عقور بودا كوا بالفعل سلوكي عدواني هي ناكريت سعر سر بكريت سعر سر بكورتي لن مثلا هاربت هار بالفعل هارك أمت عدد سعر نما ودا به بكجري بلام شيوازي كشنكش دي سام بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي وإذا قتلتم فأحسنوا القتلة ئەگەر دووچاری کوشتنەوە بن بەڵام کوشتێکی بە سۆز کوشتێکی وابێ کە بەڕەحمانە بێ نەک ئەزەتی بدەن و نەک شتێکی ئاوای لەگەڵ بکەن بۆیە یعنی هەموو جۆرەی ڕەحمەت و باش و ماف لە ئیسلامدا بەرامبەر ئەوانە بەکارهاتووە ئەوەش لەبیر نەکەین کاکە دەروون کە جەنابەت دەفەرمووی دەڵێ بۆ ئێمە ینی لە کۆمەلگای خۆمان سەگ بەخێو نەکرێ بۆ نەبێت ئەمە لەوانەیە کللتوری کۆمەڵایەتی جیاوازە ینی کللتوری ئێمە لەگەڵ کللتوری ڕۆژ ئاوە کللتور وڵاتێکی دیکە جیاوازە ینی مەسەلە ئەوە نییە لا ئێمە سەگ ڕێزینێ بۆی بەخێو ناکەن کللتورەکەمان وایە کاکە ئەوان لەوانەیە پێویستیان بە بەخێوکردنی سەگیان هەر ئاژەڵێکی دیکە بێ لەبەر ئەوەی ئەوان محرومن لە سۆزی باوکاتی دایکاتی برایەتی ژنومێت ئەمانە ئافرەتێکە مێردی بەجێشتۆ باوچی نییە ماڵی نیە کەسی سۆشی زۆری بەمە قەرەبوو دەکاتەوە بەڵام ئێمە کۆمەلگایچین کە یعنی تا ئێستا لە ئێمە خێزان شێکی گرنگ و پیرۆزە بۆیە دەمانەوێت تۆکمەیی خێزان پارێزین ئەم سۆزە بۆ ئەندامانی خێزان و ئەندامانی کۆمەلگا ببێ وی لەوانەیەمە پێویستمان بۆ نەبێتەوە ئاژەڵ بەکەوکەمەک و قەرەبووکردنەوەیەکی سۆز ئەمە لایەک و لە لاچریکەشەوە ئێمە باوەڕی تەواومان بە دینەکەی خۆمان هەیە بەڵام کام حقائقی دین ئەوانەی کە ثابتن ئەوانەی کە صحیحن نەک ئەوانەی کە جێگەی خلاف و نمونەی نمونەی ئەمە نەنەخەوە جێگەی قبولکردن نییە ساڵبەتە لە کوردستانیش هاوشێوەی ئەم مەلایە من وتار هەیە لەسەر ئەگەر مامۆستاکە زیاتر شارەزا بێ لە ئاین دەتوانێت لایەنەکانی دیکەش هەیە لای دیکەش هەیە کە بەهیدەکە لە کوشتنی سەگ باش کاک بەشیر ئەفو مامۆسا کاک نەبەس دوای ئەم تۆزە مناقەشەیەمان لەسەر بەرنامەکە جەنابە دۆکو پۆستێک هەیە لە شاری هەولێر و شارێکی گەوری کوردستان ینی مراجعەیەکی قەراراتەکانتانەکەنەوە لەسەر چۆنەڵی لانی کە مەگەر ئەشیان کوژن تۆزێ بە سۆزۆ بیان کوژن ئێمە ماوەیەکی زۆرە مراجعەی قەراراتەکانمان کردەوە
بەڵگەش بۆ قسەکەم ئەوەیە کە ژمارەی ئەو سەگانە زیادی کردووە پێشتر لە هەر شوێنێک سەگ بزاندرابالێتی سەجی بەڕەلا ئەوە لەلایەن تیمەکانەوە دەکوژران و چارەسەر دەکران بەڵام ئێستا ئەمە کوبری لەگەڵ ئەو کوشتنی ئەو سەگانەدانینە بەڵام ئەگەر بێت و ناچار بین ئەگەر بزانین مەترسیێکی تەواوی بۆ سەر کەسێکە ئینجاتی مەکان دەردەچوێنین ئەگەر سکاڵایەکی زۆری خەڵکیش بێتن بۆ چارەسەرکردنی ئەژینا ئێمەش چاوەڕێ دەکەین کە ئینجا چ حکوومەت خۆی بجێکی تایبەت تەرخام کاتت یاخود لە ڕێگای ئەو ڕێکخراوانە کە تایبەتمەندن بە مافی ئاژەڵ کە وەکۆ ڕێکخراوای کە دکتۆرە پاکۆ تێدا ئەندامە ئەگەر بێت و سەردانمان بکەن ئەگەر بێت و داوای هاوکاریمان بکەن ئەمە بە دڵنیاییەوە هاوکاری زۆریشیان دەکەین بۆ چارەسەرکردنی ئەو دەستان خۆش بێ ئاوێستاخان قسەکەی من لەسەر یەک شتە ئێستا ئەوەندەی کە قسەکانی جەنابت و ریسێرچمان بۆ ڕێکخراوەکەی جەنابتان کردووە هەمیشە لایەنی سۆزداری ئەم کەیسەتان کردووە کە ئەکرێ لایەنێکی عقلانی و لایەنێکی فکری ئەم کەیسەش بگری ئایا یعنی خۆ حکومەتیش لە کۆتاییە چی لەو هەموو سەگە بکات و مەسەلەن ڕەنگە جەنابی قایم قامیش ئەمر دەرکە ئەو تیمەی کە دەرەچێ بۆ لە ناوبردنی ئەو سەگانە بڵێ بە شێوێکی بەسۆزەوە بیکەن بەڵامی تر لە کۆتاییە کەسێک لەو تیمە بەسۆزەوە نایکە بۆ جەنابی قایم قامی لەگەڵانیە ئەم وڵاتەش دەزانین چۆنیە ئێوە بۆ بیرتان لە بەدیلی تر نەکردوەوە ئەم سەگانە ئایا ئیسفادەی لێ ناکرێ بۆ شتی تر من لە قسەکانی هەردوو بە ڕێزانەوە شتەکان وەرئەگرمەوە زیاتر لەگەڵ پرسیارکی جەنابیشتە تێکەڵێکم مشیر باسی ئەوەی کردوتی ڕەنگە ئێمە کۆمەلگەیەک بین کلتورەکەمان پێویستی بەوە نەبێت لەبەرەوەی ئێمە خەڵکان بەیەکەوەین و بۆ شێوەیە لە حقیقەتە سەگ تەنها لەبەر ئەو پڕکردنەوەی ئەو کلێنە نیە لە کاتێکا خەڵک هەیە کە مناڵیشی هەیە و عایلێکی تۆڵشی هەیە و لەگەڵشیە سەگ بەکارێت چونکە هەرچەند تەکنەلۆژیا پێشکەوتۆ بەڵام هێشتا ناتوانانی دەستبەرداری سەگ ببی نابینایەک پێویستت پێێتی کە پێوترێ سەگی سەرڤس ینی ئۆنی خزمەت گوزار کۆمەڵشتی فێرەکرێت کە یارمەتی ئەم نابینەیە کەسێک بەڵێن پەلەکانی ئەڵمانیا بۆ نەخۆندێک سەجێک لە مەتارڕەکراون بۆی کە بۆ نەخۆشی شەکریان لەگەڵ خاوەنەکەی ئەگەر شەکرەکەی بەرز بێت و یەکسەر هەستی پێکای لە مەتارەکان دەست بەردار نابن تازەترین راپۆرتی CIA لە ساسی بۆ سەرۆمان سکوریتی ئەمریکا بۆ دۆزینەوەی مخدرات بۆ دۆزینەوەی سلاح لە کاتێکا کە هینەکان دەرسێ ینی شتێک نییە تۆ بڵێ ئەتوانم دەسی لێ بەڕەڵا بکەم بەس باشە پۆلێنتان کردووە نوعی سەگەکان مەسەن ئایم سەگانی کوردستان بۆ شتان نابێ زۆریش زیرەکن سەگی کوردی لەبەر ئەو بریدەی ینی با بڵین ئەو ڕەچەڵەکەی کە هەیەی لە ئەوروپا چەندین پارەی پێ ئەیرە ینی ئەوەنی لەبەرەوەی ئێمە هیچمان لەگەڵا نەکردون چونکە سەگ تەدریبکردنی ئەوێ بۆ ئەوەی زیرەکیەکەی بێتە دەرەوە ببینرێ بەڵام ئێمە ئەومان لەگەڵا نەکردون وەکو چۆنەڵی وەکو بوونەوەرێک کە شایستی ئەوەنی هەر ئاوڕشی لێبینەوە مامەڵەمە لەگەڵ لەبەرەوە حتا گەر مرۆڤێک وام عاملەی لەگەڵکی لە کۆتایە ئەوە دەرەچێت کە تۆ سەیری ئەەکەیت لەبەرەوە بە شتێکی باشتری لێ دەرناچێ ئەمە یەکەوای لێ کردو کە بەو شێوێ بێت بەڵە حکوومەت ناتوانێت هەموو ئەمە لە خۆ بگرێت بەڵام مەسەن لە هەموو دنیاشا ئەوە هەیە کە جاری ئەو تو هێ شەڵتەرەکان پڕە بن لەو کاتیان ناچارن ئەوانیان کە تەمەنیان زیاترێکە کە مەسەن جۆرێک نەخۆشی پێشک ئەبرێ ئەوانیان ئەکوژێن بەڵام کوشتنەکە چۆنە بە چ ڕێگایەکە لەبەرەوە قەراراتی ئێمە قەراراتێکی تەنها سۆزدارانە نییە چونکە گەر تۆ بیر لە بوونەوەەکانی تری دەوروبەری خۆتکەیتەوە ڕەنگەوە بەشێکی گەورە بێ لە عقڵاری تۆ کە هەست ئەتەوێ بزانی لەناو ئەم تەوەرەی بوونە تۆ کەوتویتە چ شوێنێکەوە ئەمە پرسیارە وجودیەکەی کە تۆ لە خۆتی ئەکی کاتێ لەگەڵ گیانەوەرەکانە ئیشەکەی تۆ خۆت سەگە هەیە من سەگم هەیە و پشی لەشم هەیە ساگە هەیە و پشی لەش هەیە تەعاملکردن چۆنە لەگەڵ یانیانی چۆن پشی لە ئەرکی نییە بەو دەرەجەیە لەبەرەوەی کە تۆ تەنها خواردن و ئەو پاکردنەوەکەی لەسرە زۆر خانومان و خانەدان و پڕن لە خۆشەویستی بێمەرز بەرامبەرە سەگ پێویستی بە ئەوە هەیە کە پێی بڵیت من سڵتەم بەدەستەوەیە چونکە ئەگەر نا ئەوە لەبەرەوەی چونکە یەکێ لە پێناسەکانی سەگ ئەوەیە کە با بڵین پارێزەرە بەوەفاە متمانەی پێ ئەکرێ خۆ بەخشە هەموو ئەم شتانەیە لەبەر ئەوە ئەبێ پێی بڵیت بۆستە من سڵتە بەدەستمەوەیە من تەدریبە ئەەکەم کە چی ئەەکەی چۆنیەی چۆن ئەڕۆی لەبەرەوە تۆزێ هەر ئەوەی کە ئەمانە تێگەیی ئیتر شتەکانی تر ئاسانەکرانەوەی دکتۆر دەزلیانی سەگ ئەمە پرسیارانەی خەڵکە دەزلیانی سەگ گڵاوە ینی دەستبەی لە جانی نەخیر ئەگەر وشک بێ دەستی تۆ وشک بێ لەشی ئەوی وشک بێ ئەمە گڵاو نیە بەڵام گڵاوەکەەوەی ئەگەر لایەک تەڕبیان دەستی تۆ تەڕبیان ئەو تەڕبێت دیارە
بەتەڕیەکە گڵاویەکە دروستە بێت هۆکار چییە ئەو کارەکە بە حکمەتەکەی دیارە شڕعوای دانەوە بەڵام والله عالم لەوانەیە لەوە ئەگە بە تەڕیەکە بێ نەوع ڤایرۆسێک نەوع شتێک بێتە ناولەشتەوە ئەم ڤایرۆسە بە هیچ نەڕوا بە هیچ نەوع معقیم متعاقبین تەنها بە خۆڵ نەبێت. حەز ناکەی دکتۆر ئەو فتوایە هی ئەو سەردەمە بۆ کە عیلاجات بۆ سەگ نەبووە مەسەلەن دەرزی نەبووە ئەنتی ڤایرۆز نەبوو شت نەبوو. من خۆم شخصیان باوەڕم بە دینەکەی خۆم هەیە و باوەڕم بە فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم لەبەرەوەی زانست و علم لەوانەیە ئەمڕۆ شتێک دەڵێ بەیانی دەگۆڕێ بۆ شتێکی دیکە متەقەلیباتە بۆیە زۆر شتمان دیت زانست بە شتێک بووە لە پاشان گۆڕیوێتی کەواتە ئەمن باوەڕی زیاتر قەناعەتم بە دینەکەی خۆم هەیە. باش من زۆر ڕێزی ڕاکانی دکتۆر مشیرەکەم بەڕاستی ینی زۆر میان ڕەوانە و جوانە بەڵام هەر جەنابیشیان لە من شارەزایی زیاتر هەیە قاعدەیەکی فقهی هەیە کە ئەڵێ الأحكام تدور مع العلل يعني حکمێک کە بڕیارێکت لەسەر شتێک گاوە ئەگەر هۆکارەکەی گۆڕا ئەمیش ئەگۆڕێ لەگەڵیا. ئێستا کاتێک کە تۆ باسی سەگ ئەەکەی توپی ئەڵێ گڵاو کە وەکو فیشکی هینوایە کە بینی بەسەریەوە چونکە کە تۆ پێ و گڵاوتاو یان حکمی عدامت بەسەرەوە بوونەوەرای یاوە. عفوا مەبەستم لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک ئیتر ینی زۆر لی خۆی لێ پارێزێ خواردنی نایەتێت دەریەکە عزیێتی مەبەستم لەوەیە مەبەستم لەوە نەبوو کە بڵێن فیشکی باش عفوم کەی کاتێک کە تۆ ڤاکسینی ئەەکەیت دەرمانەکانی عیلاجەکانی کەمترین یعنی ئەتوانین بڵێ ڕەنگە لە هەزارها کەیسەکەی سێک نەبێت کە لە ڕێگەی سەگ و پشیلەوە نەخۆش. باش ئاستاخان بەرامبەرم کەیسی کە چەند ساڵی ڕابردوو لە ناو کۆلێژی ئەندازیاری هەولێرا ڕوویە ینی وەکو پۆست ئەگەر کلۆزێکی وەرگری وەکو پۆست و هەم وەکو شخصیش جەنابی قایم قامەستم کرد متاسیری پێ هیچتان کرد لە سەرم بابەتە ئەمە لێ پێچینەوەمان کرد بەڵام بۆمان دەرکەوت کە ئەو سەگە لەسەر داوای خودی ئامادەی ئەو کۆلیژە کوژراوە ئەوان داوایان لە شارەوانی وابزان پێنج کرد بوو کۆلیژی ئەندازیاری بوو داوایان کردبوو کە بێن چارەسەری ئەو سەگانە بکەن وەکو باسیشم کرد تاکە ڕێگا تاکە چارەسەر بەو شێوەیە ئەجینا سەگەکانی دیش هەر بەو شێوە کوژراون بەڵام دیارە کەم تەرخەمیە کە بووە لەو تیمە کە زوو ئەو کەلاشیان هەڵنەگرتەوە فەرقەکەی ئەمە ئەوەیە دکتۆرێک و پرۆفیسۆرێک قەراری ئەو جۆرە لە لەسەر داوای خۆم بۆ داوای خۆیان بۆ لەبەرەوەی ناو حرەمی کۆلیژ بووکە ئەو سەگە کوژرا ئاگادار بوون هەر ئەو کەیسەش بوو وای کرد تۆزێ خاو بینەوە لە کارێک وڵات دڵخۆشکەرە جەنابی قایم قامە و قسەی و کرد ینی من تەسەورم کرد ئاگاتان لەم کەیسە نەبێ و تەسیری نەوەی ئاگامان لێ و باششی زۆر لەسەرکرا و هەر ئەو کەیسەش بوو وای کرد کە تۆزێ خاو بینەوە لە کوشتنی سەگ بەو زۆرەیە بەڵام دەبواە تیمەکان هەر لەگەڵ کوشتنی بیگوازنەوە و دەفنی بکەن باشە بەڵام خۆ سزا نەدرا خۆ هیچی لەگەڵ نەوترا خۆ ڕسمێکی بەڕێزە لە تەنیشت ئەو سەگۆدا نەندراوە بڵێ زۆر لەوە خراپترش ڕەنگە ئەوە بەلایانی کەمەوە مردبێ و کۆتایی بە عەزابەکەی هاتبێ بەڵام چەندین کەیسی ترمان لا هەیە کە عەزابە هەتا سەر ئێسقان ئەو دەرمانی کە من تا ڕادێک زانیاریم لە دایری بێتەڕەی سلێمانیەوە هەیە ئەو دەرمانی ستراکنینی پێ ئەوترێ کە بەکاری هێنن بۆ کوشتنیان بە تایبەتی سەگ پاکن ینی گەلەن ئەها بە یەکەوە کۆ ئەبنەوە کە بۆیان دائنێن ئەیکەنە ناو سوورەنجکی حیوانەوە بۆیان فڕێیان کە ئەیخوا ئەو سەگا بۆ ماوەی سەعات زیاتر تووشی تەشەنوجات ئەبێ کە هەموو عەزەڵاتی لەشی ئێمە مەسەن بۆ نمونە کاتێک هەڵمانوالێکین ئێرە تەشەنوجەکە بەس ئێرە خاوە بێت و بەس ئەو هەموو گیانی بە یەکەوە ڕەقەبێ دڵی ناوپەنجکی وردە خاوە بێتەوە هەتاکو دڵی لە ئەخیرا ئەوەستێ هەستیارێکی زۆری بۆ دروستەکە دەربارەی ڕووناکی و دەنگ و هەموو شتێ یانی ئەو سەگە هەتا ئەو لەحزەی ئەمرێ بە عەزابێکی زۆرەوەیە کە ئەم دەرمانە لە ئێستاە لە هەموو وڵاتەکان قەردەغەکراوە بەس هێشتا لە وڵات یەکێکی لە مشکلەکانەوەی تەکلیفەی زۆرە کەچی بەکارە هێنرێ مەسەن بۆ شتێک حاڵەتی کەسێکی ئەلم شێوەی کە ئێستا جەنابەت بەدەستەوەیە ئەکرا ئەم سەگە بگیرێ دەرزی بەنجی بۆ ئەکرێت زایلۆزینی پێ ئەوترێت دواتر بڕێکی دیاریکراو ژەهر یان لە ڕێگە عەزەڵاتەوە پێی ئەدرێت یاخود ڕێک سرنجەکە ئەکرێت ناو دڵیەوە لە ماوەی چەند سانیەیەکە ئەمرێت و لە خەوێکی قوڵیشا ببێەوە هێز بە هیچ ئازە یان تۆ شتێک کەرامەتی ئەو مردنە زۆر زۆریە بۆ جارێ بۆ ئێرە سەجێک ئەوە من لەگەڵ جەنابی جگری قایم قامان قسەیەکم لەسەر ئەو کردکردنەوەی شەڵتەر زۆر ئاسانە بۆ حکوومەت ڕەنگە ئەوان وها سێریکەن لە دەرەوە چونکە هەموو شتێک لە وڵاتە داوای پارە ئەکات بۆی خەرجی لەسەر بکرێ
ئەوان خۆیان دەسەڵاتی ئەویان هەیە کە با بڵێن لەگەڵ شارەوانیەکانە قسە بکەن و شوێنیان پێ ببەخشرێ دروستکردنی سیاجێکی ئەلەم شێوەیە زۆر گرفتێکی گەورە نیە و هەر خێرخوازێکیش بێوەکو بەڕێزیان ئاماژیان پێ ئەکرێ بکرێ ئەوەی ئەمێنێتەوە تەنها دووشتە ڤاکسینەکەیەتی لەگەڵ خواردنەکەیان لە ئامەد نمونەیەکی زۆر جوانمان هەیە کە شارەوانی خۆیان ئەمەیان کردووە ئەو پاژماوەی خۆراکانەی کە لەگەڵ لە مەطعەمەکان ئەمێنێتەوە لەگەڵ بڵین ئەسکەر پلانێکی ئۆرگانایزێکی ئەسکەر کە لی ئەمێنێتەوە یان مەسەن بۆ نمونە لای خۆمان پێشمەرگەمان هەیە ئەو خواردنە ئەهێنن ئەو پاژماوەیە بۆیان جێ ئەکرێتەوە لە تەمان خۆ ناکرێت هەموو خواردنەکان تێکەڵ بکرێ بەسەرێکە بۆیان جێ ئەکرێتەوە باشە تۆ خۆت لە 24 ساعتی ڕۆژانی خۆتا چەند ساعتێکە بۆ میشە خۆ بەخشەدانەوە مامۆساجان ساکاتێ واللهی من نازم ڕەنگە ڕۆژی ئەوتۆ هەبێ هەموو شەو ڕۆژەکە بێ ڕۆژی ئەو تۆژ ڕنگ کەمتر بێت چەند ساعتێک بێ بەڵام ئێمە بەردەوام ئامادەین یانی مۆبایلەکانمان حازرە هەر کاتە تەلەفۆنمان پێوەکرێ کە شتێک کەیسێکی دیاریکراو هەیە ئیتر هەر کامێک لە هاوڕەکان و ئەندامەکان پێ بگەن ئەچین ئیش باش مامۆسا بە کورتی لەسرم دیاردانە چیڵی ئەماوەی کۆلێژیاندا زیاریە شرعیە مەسەن ئەمە سەگ و پشیلەیەکە بە تەنیش دێکەوە مەسەن ئەمە شارەوانیە جەنابی قایم قامەمە وێنەی شارەوانیە ئەمڕۆ بە بڕیاری شارەوانی قوشتەپە بە هەمانگی دەستەی بەڕێوەبردنی ناحەی قوشتەپە بڕیادرا بە کوشتنی سەگەکان بە بیانووی ئەوەی نەخۆشی نازامسەوی هاری شتیانە ینی بە ئارزوی ئەمە زەلامێکی ترە هەروەکو شەقاوشت ئەڵێن لە گەڕێکێکی شاری هەولێرە ئەڵێنی تر هەر سەجە بینی خاتە گوێنی و بە کوتەک لێە و کەسیش هیچی لەگەڵا ناکە ئەوە نەخۆشی نفسین بە جدی ئەوانە یعنی هیچ عیلاجێک ترن چونکە ئەو کەسەی کە ئاوەها دەست درێژی بتوانێت بکاتە سەر ئاژەڵ ئەزانین بۆ چونکە هەر لە ڕوانگە دینیەکەەوە سێریکە هەموو كل نفس ذائقة الموت يعني هەر هەمومان نفسین بەبێ ئیسtisnaکردن ئەم بەس گرفتی ئێمە مشکلەکەمان چیە کە دەستمان ناچێتە مناڵێ لەبەرەوەی یەک عقوبەی بەدوایە دوو ڕەنگە من شکلی خۆم و مناڵەکەی خۆم لەو مناڵەیە ببینم بەڵام کاتێککە ئەچێتە ئاژەڵێکەوە ئەو نەفسا هیچ گرفتێکم نییە لەبەرەوەی ئەمە شکلی منیتیانڕاستەما مۆسا بە کورتی مەسەلەن تۆ لەگەڵ ئەوای کە عقوبەیەم کەسانە بیرێکاوە ڕفتار لەگەڵ سەگەکان بەڵێ بەتەکید لەبەرێ ئەوە شەرعەن تاوانە جایز نییە بوو شێوەیە مامەڵە لەگەڵ ئاژەڵ بکرێ من خۆم چەند ڕۆژ لەوە پێشتر هەندێک کۆترم هەیە لە ماڵەوە بەخەویلەکەم باش دیارە پشیلێک پێیان فێر ببوو دەهات ڕۆژێ دووسێکی دەخوات تا دەقلی خوارد دەدانە کۆترەکەی خواد و دوودانەی ماوانە بەڕاستی پشیلەکە کە هار من بینیم یعنی لە جاتی و ئەزێتی بدەم هێشتا خواردنی زیاتریشن دەوانێ برسی بێ بۆ ێوەرەکە خواردنی زیاترین پێدا بەڕاستی مڕاعاتیان پێویست ئێمە بۆ خۆمان دەبێ مامەڵی خۆمان بکەین ئەوەشمان لەبیر نەچێکا کە دەرون ینی شەرع وەکو وتم ئەمە ینی بەحرێکە دەبێت تۆ ڕێی ڕێکی مقابلیش هەیە لە مەزەبی ئیمانی مالیکدا سەگ نەگڵاوە نە حەرامیشە گۆشتەکەی يعني گۆشتەکەشی حرام نییە خۆی بەڵکو مەکروها ینی باش نییە بۆی ئەمەشمان هەیە ئەمە ینی ڕایەکی شەرعیە و دەکرێت ئیستینادی لەسەر بکرێت لە پاشە من دەڵێم ئێمە بە واقعی بین بەڕاستی ینی بەعضێک شت لە خەیاڵ قسە نەکەین ئێمە پێویستە وا بکەین و حکوومەت پێویستە وا بکە و خەریکی سەگ بێ و پێویستە ینی خەمی سەگ بخوا ئێمە مرۆڤمان بە خەریکە دەمرێ لە برسان مرۆڤی وامان هەیە ئەوانە ئاوارە بوون و حاڵ ئەوانە باوەڕ بکە یعنی پاشماوەی خواردنەکانی چێشخانەکان بەشی ئەوان ناکە واللهی عایلەی وا هەیە خێزانی وا هەیە دەچێت لە پەناکی چێشخانە ڕادەوەستی ئێوەرە تا تاوارەکەن پاشماوەکەی لە بۆ دابری و باتەوە ماڵ و منداڵی یعنی ئەمانە لە پێشترن من ناڵێم خزمەتیوان نەکرێت بەڵام ئێمەشتی پێشترمان هەیە یعنی شتی ئەهم هەیە دوایمی هەیە گرنگتر هەیە کەی ئێمە ئەوەس ئەمانتەوە بوو کەی لە قەیرانەکانی بابڵێن خۆمان کۆمەڵایەتی و سیاسی و دارای ئەوانە ڕزگار بووین ئەو جا زۆر گرنگە بینە سەر ئاوردانەوە لە ئاژەڵ باشە پاکێجێکمان ئامادە کردووە لەسەر هەڵسوکەوتی مناڵ لەگەڵ سەگا لە وڵات هەڵبەتە ڕەنگە مناڵەکانیش نمایندەی گەورەکان بن با بینەری ئەوە بین و بینەوە بۆ قسەی زیاد تایسە کێ پێی وتووی بەردە سەگ بگرین مەڵا هەر خۆم حەزم لێ بۆچی بەردیان تێگرن وڵای ئەکەونە دێ و مەڕوشتانە ئێمەش نایە خۆمان بێجێ بەردیان لێدەین ئای بۆ خۆ دەگەر جەوت نەبێ ئاو بەردی تێگری ئەی کەس پێت ناڵێ وامەکە تایسە کەس پێی نەوتووی ئاێستاخەم کەس پێیان ناڵێ وامەکە چێ بۆ مناڵانە بڵێ وامەکە یەک خێزان دوو ئەو شوێنانی کە خێزانگوی لێگرنوەکو با بڵێن ئەو شوێنانی کە لە دەسەڵاتە لە ڕاگەیاندنایە مامۆسایانی ئاینیە
بەڵام مامۆستا ئاماژەیەکی بە شتێکە کە ئێمە جاری مرۆڤەکانمان لە مشکلیان بەس ئەمە ڕێگەل لەوە ناگرێت کە ئێمە ئاگامان لەو شتانش بێکە لە دەور و بەرمانە هەیە لەبەرەوەی کە خێزانێک هەیە کە برسیە و خواردنی مەطعمێک لە پاشماوەکی ئەباتەوە معنای وانە کە من دەستبەرداری ئەو بوونەوەرانە بم کە من خەلیفەی خوا بم لەسەر ئەرز ئەبێ ئاگام لە هەمووی بێت ینی نەکێکیان ڕاستە مرۆڤ لە پێشترێکە بۆ ئەوەی کە بڵین کەرامەتی پارێزراوتر بێ بەزەوە مانای وانە من بۆسم هەتا مرۆڤەکان هەموو حاڵیان باشە بێ و کۆتایی بە هەموو مشکلەکانی ئەنج ئاور لەوان بمەوە چونکە ئەوانیش لەگەڵ منان هەنێجار پێمان وایە بە دوورخستنەوەیان یا بە کوشتنیان خۆمان لە نەخۆشی و لە ئازار و لە مەسئولیاتیان دوورەخینەوە بەڵام بە حەقەت وانە باشە بەس پێ دوانی چونکە تا ئێستا کوشتنی سەگەکان و کوشتنی پشیلەکان و کوشتنی ئاژەڵەکان هێشتا ئەو ترسەی مرۆڤی کەم نەکردوەوە لە نەخۆشی و لە زیابوونیان و لە پەلاماران لە هەمووشیان کاتە کێشەکە هەل نەکراوە باشە تۆ پێ دوانیە مەسەرەن بە نمونەی زین و وردە وردە ئەم دیاردەیە چارەسەر بێ بە نمونەیە مێسا لەم بەرنامەیە نمونەیەکمان وەرگرتووەیەکێک لە هونەرمەندە دیارەکانی کوردستان خات و سۆلاف لە ماڵەوە دوو سەگ و پێم وایە 5 پشیلەی هەیە و بەشێکی زۆری سۆشیال میدیاکەی هەمیشە ئەگەر چەند ڕسم لەگەڵ هاوڕێکانی دانێ ئەوە نەژ ڕسمی لەگەڵ سەگ و پشیلەکانی یادانێ جام پێم خۆش بوو لەم بەرنامەیە قسێکی لەگەڵا بکەم سۆلافخان سڵاو لێبێ ژیانکردن بە کوردیەکە ینی با تۆزێک هونەریانە قسە بکەین ژیانکردن لەگەڵ سەگا چۆن چۆنیە لەگەڵ سەگ و پشیلا چۆن چۆنیە ژیانی تۆ چۆنە لەگەڵیان یا بۆچی ئەو احتیمامان پێیت بەشێکی زۆری فەیسبوکەکە و ڕسممە لەگەڵ سەگەکەتە هەندێک جار بە گوڵیجان ناوێ سڵاو کاک دەروون بۆ جوابی پرسیارەکەی ئێوە لە ڕاستیە من لەگەڵ ئەو ئاژەڵانەی کە لە ماڵەکە بێکەوە ئەژین من لە مناڵی خۆلیام ئاژەڵ بۆ بەڕاستی زۆر خۆشەویستیم هەیە بۆ ئاژەڵ بۆ سروشتی ئاژەڵ ئەوەی ڕاستی بێ من نەتوان بڵێم 3 ساڵە بە خااتری ئەوەی کە منە و ئاژەڵانە ئێستا زیاتر لە نزیکەوە لەگەڵ ماژین لە ناوماڵەکە لەگەڵ ماژین و کومنتاڵی خۆم لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی تەسیری کردە سەر ژیانمان هی خۆمانی خانەوا دەکەم لەبەرەوەی کە بەڕاستی ڕاگررتنی ئاژەڵ چەند لایانی باشی هەیە لایانی باشی ئەوەی کە تەنانەت ئەو ئاژەڵانەی کە تۆ بەخەویەکەی لە ماڵەوە لەگەڵ خۆتە ئەتوانێت تەسیراتی گەورەی زۆر گەوری هەبێت لەسەر نەفسێتی ئینسانەکان لەسەر هەڵسوکەوتی ئینسانەکان لەسەر جوڵی ئینسانەکان لەبەرەوەی کە تۆ مەجبوری کاتێک کە ئاژەڵێک دێنی لە ماڵەکە تا ڕایگری تۆ مەجبوری ئەو مەسئولیەتی هەڵگری و تاقەیەکی پێویستەکە تۆ ئەو ئاژەڵە بەخێوەکەی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی جەسەدیەوە تۆ مەجبوری کاتێکە سەگت دەبێت مەجبوری هەموو ڕۆژێک تۆ ئەو سەگەت ببیتە دەرەوە یعنی وەکو وەرزشێکە بۆ لەشی ئینسانەکان و ئەوەی ڕاستی بێ من ئەو ئاژەڵانی کە ئێستا لەگە خۆمە ژیانم ینی من هەستەکەم منداڵی خۆمن کاتێک کە ئەوڕۆمە دەرەوە لە ماڵەکە هەستەکەم مەسئولێتێکی گەورەم بەجێهێشتووە هەستەکەم منداڵەکانم بەجێهێشتووە لە ماڵەکەیە ئاژەڵێکی وەکو سەگ ئەتوانێت زۆر فێری ئەتوانێت فێری زۆر شتمانکە کاتێکە ئەلبەتە منوەکو تەجروبی بە تەجروبی بەڕاستی بەخێوم کردو من کەسێکی پسپۆڕین لە واری ئاژەڵا ئەتوانم ئەوەی کە تەجروبە هەمان بۆ لەسەر ڕاگررتنی ئەو ئاژەڵانە لە ماڵەکەیە ئەتوانم بڵم لە هەموو لایەکەوە ئێمە ئیسفادەمان لێ کردووە ئەوەی ڕاستی بێت من زۆر دڵگەرانم لەوانی کە لەو کەسانی کە زۆر بە ئاسانی ئەتوانم بچن ئاژەڵێک بکوژن هەر ینی ڕێک وەکو ئەوە تۆ بچی ئینسانێک بکوژی چکە ئەو حەقی ژیانی هەیە دەست خۆش مامۆسا لە دووسێ شوێنە با قسەکانی خات و سۆلاف بکەم بە پرسیار لە دووسێ شوێناوتی وەکو مناڵەکانی خۆم سەیرانەکەم و لەم ئەخیرە شاڵێ ئەوەی کە ئاژەڵێ بکوژێ وکوا بێت ئینسانێکی کوشت بێت تا چەند لە ڕووی دینەوە سەپۆرتیم قسانە هەیە لە سۆز و بەزەی هاتن و مافپێداندا وەکو مرۆڤ دەبێت سەیریان بکرێت بەڵێ ڕاستە مرۆڤ بەڕێسترە بەرزترە بەڵام ئەویش نفسێکە ڕۆحێکە هیچێکە لە مەخلوقاتەکانی خی گەورە لەلایەن ڕێز و مافەکانە و بەلفعل وایە پێویست ماڵەکانی خۆی سەیری بکە باشە دەست خۆش مامۆسا جەنابی خایم خام ئێمە هەندێک ڤیددیۆمان وەرگرتووە ئێمە ڕاستە بەگشتی لەسەر سەگ قسەمان کرد لە بەرۆی سەگ زۆرترین حیوانی بەڕڵایە لە کوردستانە مەسەن بۆ لە هەموو کوردستانە چەند شێرێکە بێژ لە باخچەکان بێ بەڵام هەزاران سەگەیە بۆ ئێمە تەرکیزەکەمان زیاتر لەسەر سەگ و شیلەشە ئەمە تۆزە تەنزی شاڵندا لە باخچی ئاژەڵانی هەولێر شێرەکە بۆ بە نەباتی جیاخواڵن یعنی ئەمە هەندێک ڤیددیۆمان وەرگرتووە لەم سەری باخچی ئاژەڵانەکە بۆ ئەو سەری باخچی ئاژەڵانەکە لە تێگۆشتی شیلێ نییە
پلانی ئێوە چییە یا مەسەلەن یا هەر خۆ ئەو باخچی ئاژەڵانە پێم وا بێ ئەهلین ینی سەر بە حکوومەت نین پلانی ئێوە چییە بێت بۆ ئەم شتە بڵێ ئەو باخچەی ئاژەڵانە کە باخچەیەکی ئاژەڵان کە بڕیار بوودا بدرێ لە نزیک ناحەیە کەس نەزان لە نزیک دلۆپە بەڵێ ڕاستە ئەوە لە ڕێگای ئیسیستمار بوو ئەوەی کە وەریگر بوو پێویستە ئەو هەموو ئاژەڵا زۆرە ئاژەڵانە لەبەرەوەی کە هەر کەسێک ئیسیستمار دەکەن مەبەستی قازانجکردنە ئەگەر بێت و باخچەیەکی ڕێکوپێک و هەموو جۆرە ئاژەڵە کە لەبەر کەش و هەوای ئێرە دەگونجێتن تێدا بەخێو بکراوە ئەو بەدڵنیاییەوە دەبۆ باخچەیەکی گەورە وەکو باخچەی ئاژەڵانی هەموو وڵاتان بەڵام بەداخەوە قەیرانی دارایی تەسیری لەو باخچەیەش کرد وەکو هەموو بوارەکانی تر بەڵام ئێمە وەکو شاری هەولێر وەکو پایتەخت هێرێمی کوردستان پێویستە باخچەیەکی ئاژەڵانی گەورە هەبیتن چ لە ڕێگای کەرتی تایبەتەوەی یاخود چ لە ڕێگای حکوومەت حکوومەتیش پێشتر هەوڵیدا چەند باخچەیەکی ئاژەڵان وەکو لە گلکەند باخچەی گلکەنداینا لە چەند شوێنێکی تر بەڵام بە شێوەیەکی سەتایی و بچوو بوو دانرا بەڵام سەرکەوتو نەبوو لە کۆتاییدا ئەو باخچێ شوێنەکەی گونجاوە با بڵێن ئەو مەساحی کە پێی دراوە گونجاوە هیوادارین لە ئایندەدا بتوانن باشەی کار لەسەر ینی ئیجراعاتێکەکەن لەگەڵ ئەم باخچەی ئێستانی بڕاتە بێ پیا و وێنەکان ینی پیا هەر بەزەی پیانایەتەوە لە وشکەڵانیەکە لە ناو بۆگەناوە بەخۆی کە ئەو ئاژەڵانەی هینا لەوێ بەخۆی لەسەری ئەرکەکە خواردنی باشیان بداتێ لە ئەنجامدا خۆی زەرەر دەکاتن لەبەرەوەی ئەو ئاژەڵانەی کە هینایە پارەی پێداوە کە پارەی پێداوە بۆ ئەوە قازان بکە و خەڵک بچی پارە بدە و سیر بکاتن بەڵام تاکو ئێستا ڕاستە بەڵام ڕەنگە ساخاونەکە یا فێستاخان زەرری مادیەکە بەڵام ئاژەڵەکە زەرری جیانیەکە تۆ کۆمنتە چێ لەسەر ئەو قسانە ینی لەسەر ئەو وێنانە ئەنی شێرەکە بڕوان پێ بەقەر ئەمەنەی ماوەتەوە شێرەستە لە ڕاستەیە زۆرێک لەو باخشانی کە لە ئێرە هەیە هەر تەنها باخشی هەولێر نیە سلێمانی ئەوانیش لەوێت چڵچێوی ئێسقان و پێستەکەیان بەسەر یەکتریا وشک بۆتەوانێ ئەمە شۆکارەکەی ئەوەی لە پرسیینەوە نییە ڕەنگە بەشێکیش پەیوەندی بە ڕێکخراوەکان هەبێت کە ناتوان زەختێکی وا دروست بکەن کە کەسەکە ناچار بکەن کە وەکو ئاژەڵێکی هەستەکەی قسە شتان بڕوا مەسەن ئێوە بۆ نمونە بچن بۆ باخچی ئاژەڵانی هەولێریا بچن بۆ باخچی ئاژەڵانی سلەیمانی لە یەک حاڵەتە ئەتوانین ئەوە بکەین ئەگەر بکرا ڕای گشتی بوروژێنرێ بەس لە وڵاتەیە ڕای گشتی بۆ شوێنە حکوومەتیش حسەکانی کات ئەفۆنکەی کاریگەری ئێمە بە دوو جۆرە بێ یا ئەو تا ئەبێر ئەتوانین ڕای گشتی بجوڵێنین لە سەرجادە و کە خەڵک پشگیری بکە و بەفعلی یا مەسەلەن نەچێتە شوێنەکە یاخود بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ تابێت لە زوتنەوەیکی مەدەنیانەیە یا ئەو تابێ حکوومەت وەکو دەسەڵات ئاوا قفڵی لێبات و بڵێ ئەم شوێنانە ئەبێ بسپێڕێن بە شوێنێکی تر و بە باشتر معاملەیان لەگەڵ کرێ خۆگەر ئەوژنە ژێستا تۆزێک هەوڵ هەیە ینی لە چەند ڕۆژی ڕابردووە چەند جارێکم شتانەمان بینیوە کەو بەرەڵاکرێ ورچانە بەرەڵاگرێ حتا یەکێ لە ورچەکان یەتەوە ناو خەڵکەکە هەر ناڕوای خۆشبەختانە تۆزێک بەغەڵت بەرەڵاکردنیتی چونکە نابووای بۆ شوێ بەڵام بەرەڵاکردنەکەشمان بەغەڵەتە من بەخشە لەوانەیە زۆر مامەڵانمان لەگەڵ ئاژەڵات تەندروست نەبێت باش با یەکێک لێدوانی سەریعی هاوڵاتیانی ژۆر گریمزین هاوڵاتیانیش لەسەرم بابەتە چێڵێن و دوای ئەوە دوا کۆمنتین و بزانین نەتیجە و حەلچی بکەین وامەسە فەرمو کات هاوکاری سەگ بوویتە یان سەگت پەڕاندۆت یان سەگێکت بینی بێ ئازاری پێگەیشت یارمەتیدا بێ نەخێر بەس سەگێک بە ینی مستە سەجادە دەپەڕێنمەوە هیچ کات هاوکاری سەگ بوویتە؟ بەڵێ جارێ ئەمە لە هاوکاری بوو چۆنی هاوکاری بوو؟ وا لە جارەدا پەڕاندومەتەوە دیوە یان جایوا بۆ دیوە سار لی داوە پەڕاندومەتەوە دیو سەگت خۆشە؟ خۆشمەوێ بەڵام لە ڕووی ئاینیە ناکرێت دەستی لێ بدرێت بۆیە بۆچی ناکرێت دەستی لێ بدرێت لە ڕوانگە ئاینی نازانم بە حرامی دەزانم هەموو ئاژەڵ گشتی خۆشەویستنێک من بەس سا چونکە و وەفاداری ناسراوە خۆشەویستەکە تایبەتتر یانێک من و لەوانە بەشێکی زۆرە مرۆڤژی هەبیتن باشە هیچ کاتێک هاوکاری سەگت کردووە؟ ناخێر سەیژی بۆ نکات گەلێک باشی ڕالدەولەتە بۆ پۆلیسی تێتابکە کارهێنان بۆ وەفاداریە بۆ حیراسەجی تێتابکارینان بۆ حیراسە دەوەلیەژی تێتابکارینان گیانەکەی وەفاژەکە و زێرەبانەژل گەل مرۆڤی ڕێحەتانۆکەل وڵاتێمە چ سەرە دەریاب دەرستا هیل گەلسای نەهاتەکردن ئاژەڵ دۆستی چه عیبێکی هەیە تۆ ئاژەڵێکت خۆش بێ پشیلەیەکت خۆش بێ سەگێکت خۆش بێ
تووتێک و گوێ درێژێکە خۆش بێ ئەمە چ عیبێکی تایە کە تۆ توانج و پلار لێدەن بەداخەوە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زۆر داخرا و دواکەوتووە من سەگم هەبووە پیانوتم ئەوەڕێیان پیانوتم بە جۆر جۆرەکان لی ترساون هاتۆتە دەرەوە خەڵک پێی ئیزعاج بووە حقیقت حیوانێکی وەفیە و لازمە وەکی وان دەولەتیش دەربە ینی وە توی جاوی بەرەو خەڵبدنی چکو تو بەرەو خەڵ دلڤێری وەختە ئیکت بێژت ئێک نەوێت بێژت ئاوا سایە دەستخۆش مامەساجان وتەی ئەخیرە بە کورتی چی بکەیت بە کورتینانە بێت لەبەروی ماوەی من کەمتر بووە لە بەڕێزان فەرڕاستی دەبوو تەکە بدێ باشە فەر بەنسبەت ئەوەی کە خواردنی سەگەکان خوبوتمەتەن ئاژەڵەکان بە شێوەیەکی گشتی لە باچی ئاژەڵەکان کەمە لاوازبوونەتەوە ئەوانە پێویستە حکوومەت هەر کەسێک کە لە ڕێگەی بەبەرهێنانەوە مۆڵەتی دەداتێ بۆ کردنەوەی باسی ئاژەڵەکان پێویستە مەرجی لەسەردا منێ باش لە مەرزەکان خواردنیان خاوێنیان تەندروستیان دەبی پارێزراوێ و ناوە دەبێت پشکنینیان بۆ بکرێ متابعە بکرێ هەر کاتێک زانرا کە ئەو بەڕێزە ناتوانێت مەرجەکان جێبەجێ بکات پێویستە یاندا بخرێ یان بیگەڕنەوە شوێنی خۆی یان لە شوێنێکی دیکە پێویستە خەز باشە بەنسبەت سەگەوە ئەمە یەک دوو پێویستە مامۆستانی ئاینی ئێمەش من لێرەوە ڕای دەگەێنم بۆ هەموو ئەوانەی کە وەزعیان باشە دەوڵەمەندن یان دەتوانن خێر و سەدەقە بکەن تێرکردنی ئاژەڵێکی برسی لە باچەی ئاژەڵان لە شەڵتر لە شوێنێکی دیکە هەمان سەدەقی ئەوە هەیە کە تۆ مناڵێکی برسی تێر بکەوەی پێغمبەر سڵسەم دەفەرمێ في كل كبد رطيبة صدقة يعني تۆ هەر مەخلوقاتێکی خوات تێر بکەی ئەمە خێر و سەدەقەت بۆ تۆ هەیە بۆیە دیسان دێم و دێم دەگەڕێمەوە ئەوە پەیوەندی بە کللتوری کۆمەڵایەتی خۆمانەوە هەیە بۆیە ینی کللتوری کۆمەڵاتی ئەوە بە ئاسایی ناگۆڕێتەوە ئێستا بتەوە بڵێ ینی خەڵک بوو قبولکە لە ماڵەوە سەگ دەسەکانی خۆش گەورەیونیان ئاڤێساخان بە کورتی لە ڕاستیە چارەسەری ئەم حاڵەتی کە مامەڵەکردن بێ لەگەڵ ئاژەڵانە بە تایبەتی سەگیش بەو شێوەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تا چەندێک لە بواری پەروەردەیە ئێمە ئیش ئەکەین بۆ ئەوی مناڵەکانمان هەل لە سەرەتای مناڵیەوە ئاشنا بکەین بەو بوونەوەرانی کە لە دەوروبەری خۆمانین وزائدن ئەوەی کە لە مرۆڤ شتێ بگەینی ئەوە نەخۆپەرست نەبێت کات ئەوەنە ئەنانی بێ بەس بیەوێ هەموو دنیا لە دەوری ئەو بسوڕێتەوە و حکوومەتیژە بە دەوری هەبێت لە یارمەتیانی ڕێکخراوەکان و ڕێکخراوەکانیش چونکە ئەوان پردی پەیوەندی لە نێوان هاوڵاتیان و ئەو بوونەوەرانی کە لە دەوروبەرن دەسەکانی خۆش جەنابی قایمقام تۆ حکوومەتی تۆ چیەکەیت ئێمە بەرنامەمان وایە پێش بینە ئەو بەرنامەی جەنابی شت کە دەبی پێویستە ئەو بابەتە بە شێوەیەکی شارستانی و بە شێوەیەکی تەندروست چارەسەر بکرێ ئەو سیستەمە سەرەتایی کە پێشتر سەجی بەڕەلای پێ چارەسەر دەکرا ئێمەش قەناعەتی تەواومان پێی نەماوە لێ ئەگەر تەمەشاکەین لە ناو شاری ئەو لێریش ژمارەیان زیادی کردووە بۆیە داوا دەکەین کە لە ڕێکخراوەکانیش کە بێنە سەرخەت هاوکاریان دەبین پێکەوە دەست لە ناو دەستێک چارەسەری ئەم بابەتە دەسەکانتان خۆش بێ گەورەیتان نوان نیژ لە کۆتایی ئاڵێم قسێکی زۆر ساداکەم ئەو گیان لەبەرەی کە ناوی سەگە و بەشێکی زۆرتان بە گڵاو سەیریەکەن دڵی هەیە هەناسە ئایا تامەکە سۆزی هەیە لە هەمووی گرنگتر وەفای هەیە لەبەرەوە با بە هەمومان وەفادار بین بۆ سەگ چکە بەڕاستی گیاندارێکی جوانە و لەم و دواش بە سۆز و سەیریکەن حەسە قسەکانی هەیە دووبارە بە خێر بێن گەورەتان کردین.